ئەگەر باسی جیابوونی یاخود تەڵاق بکەین بێگومان دیاردەیەکی ترسناکی کۆمەڵایەتیە کە هەر لە دروستبوونی خێزانەوە جیابوونەوەش دروست بوو و بوونی هەبووە کە دەبێتە هۆی لێکترازان و هەڵوەشانەوەی خێزان بێگومان جیابوونەوە زیانێک جار زۆری هەیە بەتایبەت بۆ مناڵکە قوربانی یەکەمە و پاشانیش ژن لە ئەنجامی ئەم تەلاق و جیابوونەوەش ژن کۆمەڵک مافی ئەکەوێت و واتە کۆمەڵی مافی بۆ دەستەبەر ئەبێت لەوانەش مافەکان زۆرن ئەگەر من دانە بەدانە ئاماژەی پێ بکەم یەکێک لەو مافانە مارەییە کەمە حەقێکی دارایی ژنە هەر لە کاتی دروستبوون و بەستنی گرێبەستی هاوسەرگیریەوە ئەم مافە بۆ ژن دەستەبەرە بێ و پێویستە پیا و مارەی پێبات طبعا مارەیش ئەگەر باسی لێ بکەین دوو جۆرمان هەیە مارەی پێشەکیمان هەیە و پاشەکیشمان هەیە کە لە عەقدەکەیە ئاماژەی پێکرێ واتە گرێبەستی هاوسەرگیریەکە ماری پێشەکێکە هەر لە دروستبوونی گرێبەستی هاوسەرگیری ئەو کاتێککە ئەم دوو کەسە بڕیاری هاوسەرگیری ئەیەن ئەم حەقە بۆ ژنەکە دەستەبەرە بێت مارەی بەنسبەت پاشەکیشەوە ئەم مارەیە بە تەلاق یاخود مردنی با بڵێن یەکێک لەلایەنەکان کە هاوسەرەکە با بڵێن مێردەکەی کە ئەمرێت مارەی پاشەکێکەشی بۆ دەستەبەرە بێت و ئەتوانێت داوای بکات پاشان حەقێکی ترمان هەیە بژێویە لە پاش جیابوونەوە ژن بژێوی ئەکەوێت بژێوی خۆی لە چێ بینێتەوە بریتێ لە پۆشاک جلوبەرگ مەبەستمان خواردن خزمەتگوزاری و لە پاشان تەندروستی لانی تەندروستی بژێوی ژن لەسەر پیا و واجبە بێ لەو کاتەوەی کە دەری کردووە یا خۆ ژن ماڵی جێهێشتووە واجبە بێ و کە پێویستە پیا و بژێوی ئەم شنە بکێشە یەکێکی تر حەق کە بۆ ژن دەستەبەر ئەبێت تەلاقی ناڕەوامان هەیە قەرەبووی تەلاقی ناڕەوامان هەیە کاتێک کە پیا و لە دەرەوەی دادگا و بەبێ ویستی ژنەکە هیچ ڕەزامەند نییە بەم تەلاقە و بە هیچ پاساوێکی شەرعی و قانونی ژنەکەی تەلاقەیە لەم کاتێ حەقی بۆ ژنەکە دەستەبەرە بێ پێی وترێت تەلاقی قەرەبووی ناڕەوا ئەتە با بڵێن قەرەبووی تەلاقی ناڕەوا تعویزێکە بۆ ژنێک مستەحەقە بێت کەمەش کۆمەڵێک مەرجی هەیە پێویستە تەلاقە لەلایەن مێردەکەەوە بێت نەک ژنەکە و لەگەڵەوەشە ناڕەوا بوو بێت ئەم پیاوە لە کاتی ئەنجامدانی ئەم تەلاقە و ژنەکە ویست و ڕەزامەندی لەسەر تەلاقەکە نەبوو بێت ئەم حەقە بۆ ژنەکە دەستەبەرە بێت و ئەتوانێت بە عەریزەیەک لە ڕێگەی دادگاوە داوای بکات لە پاش تەلاقەکەی کە باس لە بژێویەکەن واتە تا ئەو کاتە نییە کە ئەم ژنە زەواجەکاتەوە یان مودەل حەیات بێ کە با بڵێن بژێویەکەی ئەکەوێتە ئەستۆی پیاوەکە دوو جۆر بژێویمان هەیە بژێوی ڕابردوومان هەیە واتە لە ڕابردووە ژنەکە ماڵی جێهێشتو و کە هێشتا هاوسەرگیریەکان بەردەوام و گیانە بوونێتەوە لە بەپێی بڕیاری دادگا لەم کاتیان بژێویەکەوێتە ئەستۆی پیاوەکە هەتا وەکو کاتی جیابوونەوە و بژێوی ماوەبەندیشمان هەیە نەفەقەی عەدەی پێوترێ 3 مانگ لە پاش جیابوونەوە 3 مانگ ئەم ژنە مافی ئەوەی نییە زەواج بکاتەوە هاوسەرگیری بکاتەوە لەگەڵ پیاوێکی تر نەفەقەی ئەو 3 مانگەش ئەکەوێتە ئەستۆی مێردەکەی خۆی با بڵێن پیاوە جیابەوەکەی لەو مێردەی کە لی جیابەوەتەوە بەدەرلەوە نەفەقی مناڵیش وەکو وتمانەکەوێتە ئەستۆی باوکەکە هەتاوەکو مناڵە زەواجەکە گەر کچ بوو و کوڕیش بوو هەتاوەکو ئیشێکی خۆی ئەبێت لەم کاتیان نەفەقە با بڵێن نەفەقی مناڵەکە واجبە و لە ئەستۆی باوکەکەیە جگە لەوەش ئەوەی کە پێویستە من لێرە ئاماژەی پێ بکەم نەفەقەکانمان هەموو ئاماژە پێکرد تەلاقەکە تەلاقی قەرەبووی تەلاقی ناڕەوا و لەگەڵ مارەیەکان شتێکی تریشە کە بۆ دایک یاخود ژنەکە وەکو حەق وەکو ماف قانون پێیاوە دەستەبەرە بێت ئوجرەی حەزانەیە حەقی دایانیە ئوجرەی حەزانە کری دایانیە کری بەخێوکردنی مناڵەکەیە کە لەسەر باوکەکە واجبە و پێویستە تاوەکو 18 ساڵ تەمەنی مناڵەکەی تەواوەکە کری بەخێوکردنی مناڵەکەی بۆ دابینکە بۆ مناڵەکەی کە لە لای دایکەکە مێنێتەوە و یەکێکی تریش لەو حەقانە مافی دایانیە مافی دایانی بە پێی قانون تاوەکو مناڵەکە تەمەنی 18 ساڵ تەواوەکە دراوە بە دایک بەڵام ئەمیش کۆمەڵێک مەرجی هەیە پێویستە دایک جێگەی متمانە بێت و کەسێک بێ باڵغ و عاقڵ بێت تێگەیشتوو بێ و لە ڕووی ئەخلاقی و دەرونیەوە کەسێکی باش بێت ئەو کات بەپێی ئەم مەرجانە بەپێی مادەی 57 بڕگە 1 لە یاسای باری کەسێتی ئەم مافەیەوە بەدایی کە
حەقی بە خێوکردن و پەروەردەکردنی مناڵەکەی هەیە و ئیشرافی مناڵەکەی بکات هەتاوەکو 18 ساڵ بەڵام لەم کاتەیە ناکرێ بڵێن باوک بێ بەشە قانون باڵێن یاسا مافی بینینی مناڵەکەی یاوە بە باوک مامای 24 کاتژمێر هەتا بۆی لە هەفتەیەکە 24 کاتژمێر باوک مافی بینینی مناڵەکەی هەیە بەڵام وەکو دایانی و مانەوەی مناڵەکە بە شێوکی هەمیشەیی تاوەکو 18 ساڵ لەلای دایکەکە بوونی ئەبێت بەنسبەت یاساکان تا توانیم بڵێن یاسای زۆر باشمان هەیە بەڵام لەڕووی جێبەجێکردنەوە گرفتمان هەیە چونکە کاتێک ئەم ژنە داوای حەقەکانی ئەکات مارەیی بێ قەرەبووی تەلاقی ناڕەوا بێت یاخود نەفەقی مناڵەکەی بێ و نەفەقی خۆی بێ ئەکرێ بە شێوەی قست بێت بە شێوەی قست دیاری ئەکرێ واتە بەکەش ئەم مەبلەغە پارە نادرێ بۆ ژنە تاوەکو ئیسفادەی لێ بکرێ بێت چاوەڕێی ئەوە کات مانگانە تاوەکو ئەم پیاوە ئەگەر موچە خۆر بێت بە پێی موچەیەک لەسەر پێنجی موچەکەی مەبلەغێک با بڵێن پارە بۆ ئەم ژن و مناڵەدا بنات وەگەر موچە خۆر نەبێ بەدەستی تاوەکو بزانین ڕۆژانە ئەم پیاوە ئیشی هەیە یاخود نیەتی مەبلەغێک لەو پارەیە بۆ دایک و مناڵەکە دانرێت کە بەڕاستی ئیسفادەی لێ ناکات و قانونیش ئیجباری ناکات بەوەی کە بەکەش ئەم مارەی و حەقانەی پێ بدرێت بەڕاستی ئمە گرفت بۆ دایکەکان دروستەکە زۆر جار دایکمان هەیە گرفتی ئەوەی هەیە کە نەیتوانی وەکو پێویست پێداویستی بۆ مناڵەکەی بکرێ یاخود بۆ خودی خۆی بکڕێ پێداویستەکانی مەکتەبی بۆ بکڕێ لەبەرەوە ئەمە گرفتی دروست کردو بەڕاستی بۆ دایکان ئەجا جاری واشە یاسا خودی خۆی پێشەڵکاری بەرامبەر بە ژنانەکات بە تایبەت ئەم بابەتی حەقی مارەیە ینی ئەبوو یاسا بەم شێوازە بۆیە کە ئیجباری پیاوەکەی بکرێ بە کاش مارەی باە بە ژنەکە نەوەکەوەی کە لە ڕووی جێبەجێکردنەوە کێشەی بۆ دروستەکە زۆر جار ژنەکە هاتە نازوو لە حەق و حقوقی خۆی ئەکا بەس لە پێناوەی کە نەجاتی بێت و ڕزگاری بێ لەو مێردەی کە چەسانەوە و تونوتیژی بەرامبەر ئەنجام داوە ئەگەر هاتوو لە ئەسنای کێشەکانیانە با بڵێن لە دەرەنجامی کێشەکانە ئەم کابرای وەکو فێڵێکی قانونی فێڵێکی کرد وەستەرجەمە ماڵ و مڵکەی کە هەیەی خستێ سەرناوی کەسێکی تری نزیکی خۆی یاخود هەر کەسێک کە خودی خۆی پێی باش بووە لەو کاتەیە ئەم ژنە ئەتوانێت بیسەلمێنێت کە مەبەستی زیانگەیاندن و زەرەر پێگەیاندنی ئەم کاری کردووە لەبەرەوە دوجار ئەتوانێت لە دادگا داوای حقوقەکانی کات و بەو پێی کە مەبەستی زەرەر زیانگەیاندن ئەو ماڵ و مڵکی خستۆتە سەر ماڵین مێردەکەی خستۆتە سەرناوی کەسێکی تری واتەمە ئەتوانێت چارەسەر کرد لە ڕێگەی دادگاوە ئەتوانین بڵێن ژنانی باشوور ژنانی لای خۆمان تا ڕادێک زۆر مافیان باشتر فراهەم کراوە دەستەبەر کراوە بە بەرات بە ژنانی ناوچەکانی باشووری عێراقە ژنان لەوێ بەداخەوە وەکو پێویست مافیان نەپارێزراوە و پێشێڵکاریان بەرامبەرێکی بە بەردەوامی ڕاستە لای خودی خۆشمان هێشتا لە ئاست ئەوتمحیانین بڵێن ژنی خۆمان وەکو پێویست مافەکانی زامن کراوە دەستەبەر کراوە بەڵام ئەتوانین بە بەراورد لەگەڵ ناوچەکانی خواروی عێراق و تەنانەت هەندێک لە وڵاتانی دراوسێش ینی ژنان لای خودی خۆمان ئەتوانین بڵێن پێشکەوتنێکی باشی بەخۆوە بینیوە ئێستا ئەبینی ژنان شان بەشانی پیاوان هەنگاوەنێن لە باڵێن لە پەرلەمانە لە دەسەڵاتی دادوەریە لە جێبەجێکردنە لە ئەنجومەنە خۆجیەکانە دەبینی ژنان پێشکەوتنێکی جار زۆری بەخۆوە بینیوە وەسپاس بۆخوا ئەتوانین بڵێن لای خودی خۆمان یاسای تونوتیژی خێزانیمان هەیە کە دوجار ئەم یاسایە تا ڕادێکی یەکجار زۆر مافەکانی ژنی پاراستووە کە ئەبینین لە ناوچەکانی خواروی عێراق یاخود لە دەوروبەری با بڵێن ناوچەکانی بەراورد بە ناوچەکانی تری هەرێمی کوردستان ئەم یاسایە بوونی نییە تاوەکو مافی ژن پارێزرا بکات ژنان دەبینین لە ناوچەکانی ترا کوژرێت بەڵام کەس نییە سکاڵا بکات کەس نییە داوای حەقی ئەو ژنە بکە بەڵام لای خودی خۆمان ئەکرێ بڵێن یاسایەکەیە بەردەوام بەرگری لە مافەکانی ژنان و خێزان و تەنانەت مناڵیشەکە هێشتا وەکو وتم یاساکانیش تەنانەت وعی کۆمەڵگاش وەکو پێویست نییە و لە ئاستی تموحی ئێمەیانە بەڵام دەکرێت بڵین بە بەراورد بە ساڵانی پێشوو بەڵێ تا ڕادەیەک باشترە بگومان هۆکاری جیابوونەوە مەرجنی هەموو کاتێک تونوتیژی بێت هەموو جارێک با بڵێن هۆکارێک بێت کە لە بینی ژن و مێردەکەیە هۆکارێکی ڕئیسی بێت زۆر جار هۆکارەکان هۆکاری خیانی زەوجیە کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بەداخەوە ناپاکی هاوسەرێتی زۆر بووە کەمە هۆکارێکە بۆ جیابوونەوە هۆکاری بایۆلۆجیمان هەیە کە یەکێک لە هاوسەرەکان نەزۆکە و مناڵی بۆ نامێنیا مناڵی نییە ئەمیش هۆکارێکی ترە هۆکاری دەرونیمان هەیە یەکێک لە هاوسەرەکان هەر لە سەرەتاوە چۆنڵی فێڵێکی بەرامبەر بە یەکێک لە لایەنەکان کردووە کە نەخۆشی نەفسی نییە بەڵام دوجار لە ژێر سەقفێکا دەرەکەوێت کە نەخۆشیێکی دەرونی هەیە و سەردانی دکتۆری کردووە ئەمە دوجار گرفت دروستەکە و جیابوونەوەی لێکەوێتەوە
هۆکاری ترمان هەیە هۆکاری کۆمەڵایەتیمان هەیە ئەتوانین بڵێن خۆشبەختانەم هۆکارە کەمتر بۆ تۆ ژن بە ژنمان هەیە هۆکاری بە شودانی بچووکمان هەیە یاخود بە زۆر بە شودانمان هەیە دوجار کە ئەم ژنە تەمەنی 10 ساڵ تەواوەکە لە تەمەنێکی بچووکە دراوە بەشۆ بەڵام کە تەمەنێکی 10 ساڵ تەواوەکە خودی خۆی مافی جیابوونەوەی هۆی و ئارزومەندا ناتوانێت جیا ببێتەوە هۆکاری ترمانەیە هۆکاری کۆچمان هەیە بەتایبەت لە ئێستا قەیرانی ئابووری و بارودۆخی کوردستان وای کردووە زۆرێک لە گەنجەکان و ئەوانەشی کە هاوسەردارن بەرەو ئەوروپا کۆچەکەن دوجار یەکێک لە باڵێن کە ژنەکە لە کوردستانە مێنێتەوە هۆکارە بۆ ئەوەی کە جارێکی تر جیابوونەوە دروست بێت هۆکاری ترمان هەیە مادە هۆشبەرەکان و معتاد بوون و مدمین من بووە با بڵێن مادەی هۆشبەر و خواردنەوە هۆکارێکی ترە بۆ جیابوونەوە واتە مەرجنی هۆکارەکانی جیابوونەوە هەمیشە تونوتیژی بێ ڕاستە تونوتیژیش لە پاڵیا هەیە بەڵام ئەم هۆکارانش کە باسم کرد هۆکاری سەرەکین بۆ جیابوونەوە لە ئێستاە بێگومان وەکو پێشتیش ئاماژەم پێکرد لە پاش جیابوونەوە زەرمەندی یەکەم مناڵە بەداخەوە زۆر جار لە پاش جیابوونەوە مناڵەکان ئەوەندە زەرەریان کردووە تەنان لە خوێندن بێبەشبوون بەداخەوە لە ڕووی دەرونیەوە کاریگەرێکی زۆر خراپ دروست بۆ بۆیان ینی کاریگەری نەرێنی لەسەر فکر و هۆش و عەقلیان دروست بوو و لەگەڵ ئەوەشە زۆر جار من خۆم وەکۆی خودی خۆم لە ناو کەیسەکانم و ئاگادارم کە کێکێک لە هاوسەرەکان لەوەی ترجیە ئەبێتەوە و لە لای دایک بێت یاخود لە لای باوک بێ ئەوەندە ناز و سۆز و عاتیفە و خۆشەویستی بە مناڵەکەیە بەداخەوە کابێتەوەی لادان و لاساری مناڵەکە بە شێوازێک ئەم مناڵە ئەبێ بە مناڵێکی نازدارانە و دوجار بەرگەی هیچ لە ناکۆکی و ناخۆشیەک ناگرێ زۆر جار ئەوەی کە بەسەر دایک و باوکیانە هاتووە بە هەمان شێوە دوجار بەسەر خۆشیان دووبارە ئەبێتەوە و دووبارە هۆکارە بێت ینی هۆکارێکە بۆ جیابوونەوە جارێکی تر لە ئەنجامی ئەو شەڕ و ناخۆشی و کێشانەی کە لە بینیانە دروست بووە و دوجاریش بەڕاستی ئەمێ ئاماژە بەوە کەم کاتێک کە دایک و باوک جیا ئەبنەوە مناڵەکانیان نەکەن بە یاری دەستی نێوانیان و ڕق و کینە و ناخۆشیەکان و کێشەکانی نێوانیان بۆ مناڵە دەرنەبڕن چون کاریگەری نەرێنی ئەبێ ئەو مناڵێکی شەڕانگێز دروستە بێ مناڵێکی لادەرە بێ مناڵێکی لاسەر دروست ئەبێ کە دوجار بۆ کۆمەلگا و بۆ خودی خۆشیان زەرەرەگەێنێت سڵحی ئەشاری بێگومانی مە خۆمانە کۆمەلگەیەکی کولتوری و عرف و عادەت زاڵە بەسەرمانە کۆمەلگایەکی تا ڕادێک سڵح و با بڵێن ڕێکەوتن و ئیتیفاق پێش قانونیشە و زۆر جار ئەم سڵح و ئیتیفاقە هۆکارە بەوەی کە دایک و باوکەکە ڕێبکەون و بگەنە ئەنجام و بەبێ کێشە و گرفت مناڵەکە ببین و کێشە بۆ کەسیان دروست نەبێت و لەگەڵەوەش مناڵەکەش هەست بە نەقسە نەکا کە دایک و باوکیان جیابۆتەوە و گیر و گرفت و مشکیلە دروستەکەن بەڵام ئەگەر هاتوو ئەمە ڕێک نەکەوت بە سڵحی عەشایری ڕێنەکەون ئەو کاتە قانون بێگومان حەلیەم بابەتەی کردو تەنزیمی کرۆی یاسای بینینی مناڵمان هەیە ژمارە 6 ساڵی 2015 ئەم یاسایە ئاماژە بۆ واکات لە مادەی 57 تا بێگومان هەمواری یاسای باری کەسێتیە لە بڕگەیەک ئاماژە بۆەوە کە دایک و باوک جیابوونەوە مافی هەر یەکیان مافی بینینی هەیە بۆ مامی 24 کاتژمێر بەمەرجێک ئەو مناڵە شیرەخۆر نەبێت چونکە ئەگەر شیرەخۆر بێ پێویستی بە دایکێتی ئەگەر هاتوو دایک بۆ ماوەی 24 کاتژمێر مناڵەکە نەیە بە باوکەکە یاخود بە پێچەوانەوە ئەوە بۆ ماوەی 1 مانگ دانی لێ وەرەگیرێتەوە داوا لە ئەو کچ و کوڕاناکەم کە مەریازی هاوسەرگیرن پێش هەموو شتێک لەسەر بنەمای ڕێز و خۆشەویستی و لێبوردن زەواجەکەیان بنیات بنەن چونکە گەروانەکەن دڵنیا بە ژیانی هاوسەرگیریان تێک ئەچێ و شیرازەی خێزانی شتێک ئەچێ دوجاریش کۆمەلگا لەسەر پتەوی و شیرازەی خێزان بنیاتەندرێ بۆیە پێش هەموو شتێک پێویستە تەقبولی یەکتر بکەن تەقبولی کێشەکانی تریان بکەن کاتێکە کێشێکێتە بەردەمیان بە زانستیانە و بە ئەکادیمیانە چارەسەری بکەن بە نمونە پێویستیان بە توێژەری کۆمەڵایەتیە هیچ عیبەیەکی تیان نییە یان پێویستێکیان بە توێژەری کۆمەڵایەت دەرونیە پێویستیان بە پارێزەرە با ڕووبکەنە ئەو شوێنانەی کە کەسانی پسپۆڕی تایە چونکە بێگومان کاتێک کەسێک یەکێک لە ئێمە کێشەمانە بێت ڕاست و هەڵی خۆمان بۆ جیا ناکرێتەوە ناتوانین کامە ڕێگا ڕاستەکەی تا بیگرینە بەر بۆیە بە باش ێزانم کاتێک ڕوبڕووی کێشا بنەوە بەتایبەت ژنان بە شێوازێک پەنانە بنەبەر خۆکوشتن و خۆسووتاندن کاتێک ڕوبڕووی کێشا بنەوە پەنا بنەبەر دادگا پەنا بەرنەبەر کەسانی پسپۆڕ بۆ چارسەکنی کێشەکانیان